شایەتمان بەدڵسۆزی تەنانەت ئەگەر کاردانەوەی زۆربەی کەسەکان نەرێنی نەبوو بن دەبێت ئێمە پەیامی کتێبی پیرۆز دڵسۆزانە بگەێنین لە ڕێگای قسەکردن و پێشەنگیەوە. ئەم بنەمایەیەکێکە لەو نمونە ناسراوانەی کە ئەیسای مەسیح بەکاری هێناوە بۆ شوبهاندنی بە نمونەی جوتیارەکە. زۆربەی کولتورەکانی جیهان دەتوانن لەم نمونەیە تێبگەن. واتە نمونەی ئەو جوتیارێکە هەڵدەسێت بە کاری کشت و کاڵی. ڕەنگە خەڵکانێکە بن لە ناوماندا کە کاری کشت و کاڵی بکەن یا بەکارهێنانی دەستەکانی خۆیان یاخود بە بەکارهێنانی ئامێری تایبەت بۆ ئەم بەستە. ئەیسای یەزدان ئەم نمونەی بەکارهێنا لە پێناوی ڕوونکردنەوەی حەقیقەتێکی زۆر گرنگ. لە ئینجیلی مەرقۆسدا لە بەشی 4 لە ئاەتی ژمارە 4دا مەرقۆسی مزگەینی دەر سەبارەت بەم نمونەیە دەنووسێت کە ئەیسا لەبەر جوتیارەکە هێناوێتی و دەڵێت کە تۆبی دەوەشاند هەندێکی کەوتنە سەر ڕێگا باڵندەکان هاتن و خواردیان. ئەیسا نمونەکەی خستە ڕوو ئاماژەیدا بە 4 خاڵ. پاشان کاتێک بە تەنیا بوو لەگەڵ خوێندکارەکاندا بۆی شیکردنەوە. با هەموو بەشێکی نمونەکە وەربگرین و پاشان ئەو شیکردنەوەی ئەیسا وەردەگرین و بزانین چۆن بۆمانی ڕوون کردوتەوە. جوتیارەکە پەیامی خوددا تۆوەکە دەکات. لێرەدا کەمە بەس لە تۆوەکان پەیامەکەیە. هەندێک کەس وەکو ئەو تۆوانن کە دەکەونە سەر ڕێگاکە کە پەیامەکەیان لێ تۆ دەکرێت. کاتێک دەبیستین دەست بەجێ شەیتان دێت و ئەو پەیامە دەبات کە تیاندا تۆ کراوە. ئەیسا نمونەی تەواو دەکات و کە لە بەشی 4دا ئاەتی 5دا دەڵێت هەندێکیش کەوتنە سەر زەویەکی بەردەڵان کە خۆڵی کەمی لێبوو. خێرا سەریان دەرکرد. بەڵام چونکە زەویەکەی قوڵ نەبوو ڕۆژ هەڵهات و سووتان و وشک بوون چونکە ڕێگیان نەبوو. شکردنەوەی ئەم بابەتە بەپێی وتەی ئەیسا مەسیح بریتیە لەمەی کە لەوانەیە دیکە لەسەر بەردەڵانەکە تۆکران ئەوانن کە پەیامەکە دەبیستن و دەست بەجێ بە خۆشی وەری دەگرن بەڵام بە ماوەیەکی کەم دەمێنن چونکە ڕێگیان نییە. دواتر لەبەر پەیامەکە تووشی تنگانە و چەسانەوە دەبن و یەکسەر بەری دەدەن. هەندێک ئەمە ناو دەنێن باوەڕهێنانی ئاسان کە تێیدا پێی دەوترێت بە سادەیی باوەڕ بهێنە و دەرباز دەبیت بەبێ هیچ ئاماژەدانێک بۆ گوناه و تۆبەکردن. کاتێک سەرکوتکردن و چەسانەوە دێتە ئاراوە ئەو کەسێک کە بە خێرایی و ئاسانی باوەڕی هێناوە یەکسەر دەگەڕێتەوە بۆ بێباوەڕی. ئەمەش ماناو ئەوەیە کە ئەم کەسا لە بنەڕەتدا بە شێوەیەکی فعلی لە دڵەوە باوەڕی نەهێناوە. ئەیسا نمونەی تەواو دەکات لە مەرقۆسدا و دەڵێت لە بەشی 4 ئاەتی 7دا دەفەرمێت هەندێکیشیان کەوتنە نێو دڕکەکان گەورە بوون و خنکاندیان و بەرهەمیان نەبوو. ئەمە شیکردنەوەیە کە ئەیسا بە خوێندکارەکانی دەدات بریتی بوو لە مەکە. ئەوانش کە کەوتنە ناو دڕکەکان ئەو کەسانن کە پەیامەکە دەبیستن بەڵام خەمی ژیان و فریخواردنی دەوڵەمەندی و پەیامەکە دەخنکێنێت ئیتر بێبەرهەم دەمێننەوە. کاتێک بیر دەکەینەوە لەم بەشە دەگەڕێینەوە بۆ خوێندنەوەی ئەو پەیامی کە بۆ دانیشتوانی کۆرنسوس نێردرا. خەڵکی کۆرنسۆس باوەڕدار بوون بەڵام لە پێناوی ئەیسا مەسیحدا نەژیا بوون. تەنیا بەجەستە نەبێت و لە کۆتاییدا ئەوە دەخوێنینەوە کە دەستیان کرد بە گەشەکردن و تێگەیشتن. دەتوانین ئەم کۆمەڵە کەسە ناو بنین باوەڕدارە جەستەیەکان یان منداڵە ئامێزیەکان ئەو مەسیحیانەی کە لە حاڵەتی ناگەشە سەندندان. کۆتابش کە ئەیسا ڕوونی دەکاتەوە بریتێ لەوەی کە دەفەرموێت بەڵام هەندێکی دیکەیان کەوتنە سەر زەویەکی باش و بەرهەمیان هێنا. هەندێک 1/100 و هەندێک 1/60 و هەندێکیش 1/30. لەو شیکردنەوەدا کە ئەیسا مەسیحی خاتە ڕوو و بریتی بوو لەمە دەڵێت ئەوانەی دیکە کە لەسەر زەویەکی باش تۆکران ئەوانن کە پەیامەکە دەبیستن و وەری دەگرن و بەرهەمی لێ دەهێنن 1/3 و 1/60 و 1/100. ئەمەش دەمانگەڕێنێتەوە بۆ ئەوەی کە پۆلیسی پەیەوانبەر بۆ خەڵکی ئەفەسۆسی نووسی بوو لە بەشی دووەمی ئاەتەکانی 89 کە کاتێک دەفەرمێ لەبەر ئەوەی بە نیعمەت ڕزگارتان بووە لە ڕێگەی باوەڕەوە ئەمەش لە خۆتانەوە نییە بەڵکو دیاری خوددایە و بەکردار نییە تاکو کەس شانازی پێ بکات. فەرمانەکە لە ڕێگای پەیامەکەەوە دێتە بوون و دەگەڕێتەوە بۆ خوددا و دووبارە لەدایک دەبێتەوە بەڵام پاشان لە ئاەتی دەدا دەفەرمێت ئێمە دروستکراوی دەستی خودداین و بە یەکبوونمان لەگەڵ ئیسای مەسیح بەدیهێنراوێک بۆ کاری چاکە دەبین. ئەیسا مەسیح لێرەدا کاتێک تۆ بەڕاستی باوەڕی پێدەهێنیت لە کۆتاییدا بەروومەکەی بەرهەم دەهێنێت و بەدەست دێنێت و یەزدان با لە نێو ئەم ئەزمونانەدا دەبێتە ڕێنیشاندەر بۆ تۆ. ئەو وانە سەرەکیانە چینکە لێرەدا فێریان دەبین. گەیاندنی پەیامەکەیە بە شێوەیەکی دڵسۆزانە کە بابەتی ئەم بنەمایانەیە دەبێت ئەو تۆوە بڕوێنین کە بریتیە لە پەیامی یەزدان بە دڵسۆزی. سەرباری هەوڵە دژەکانی شەیتان و بە چاوپۆشی لە کاردانەوە سەتحیەکانی گوێگرەکانمان یان ویستی هەندێک کەسی باوەڕدار بۆ گرتنەبەری حاڵەتێکی ناگەشە سەند و وەجەستەگەرایانە. ئەمە واتایەکی گرنگەکە لەم نمونەیەوە فێری دەبین.
وانەی دووەم بریتە لە پەیامی بەهێزی یەزدان. نووسەرە عیبرانیەکان فەرمووی چونکە پەیامی خوددا زیندووە واتە ئەو تۆی کە دەڕوێندرێ بریتە لە حەقی یەزدانی، چونکە پەیامی خوددا زیندووە، کاریگەرە و لە هەموو شمشێرێکی دوودەم تیشترە، نێوانی دەروون و ڕۆح و جمگە و مزگەنی مۆخی ئێسک دەبڕێت، نیاز و بیری دڵجیا دەکاتەوە. لێرەدا نووسەر وێنەیەکی وەرگێڕاو بەکاردەهێنێت بۆ ڕوونکردنەوەی ئەوەی کە پەیامی خوددا توانای ئەوەی هەیە کە بگاتە قۆڵایی ناخ و دڵمان، نیاز و بیری دڵجیا دەکاتەوە. نووسەری نامەکە بۆ عیبرانیەکان جەخت دەکاتەوە لەوەی کە عیسا مەسیح فەرمووی لە نمونەی جوتیارەکاندا کاتێک پەیامی خوددا لە قوڵایی دڵماندا ڕیشەدا دەکوتێت. پرسیار بۆ تێفکرین و جێبەجێکردن لێرەدا ئەمەیە سەرباری سەروەری یەزدان و باڵادەستی لەسەر چارەنووسی مرۆڤ چۆن دەبێت ڕۆڵی خۆمان بگێڕین لە یارمەتیدان بۆ ئامادەکردنی دڵی کەسانێک بۆ ئەوەی بەرەو پیری پەیامی یەزدان بچن کە بە شێوەیەکی دروستە. هیچێک لە خاڵەکان بۆ جێبەجێکردن لێرەدا بریتە لە پرسی باوکان و باپیرەکان. وەک باوکان پێویستە ببین بە نمونە و پێشەنگ لە شوێنکەوتوانی عیسای مەسیحدا بە شێوەیەکی دڵسۆزانە. ئەمە یەکێکە لە بەهێزترین ڕێگاکان بۆ گەیشتنی پەیامەکە بنەوەکانمان. ئەگەر بێت و قۆناغەکانی گەشەنجاندنی منداڵ دیراسە بکەین دەبینین قۆناغی 2 ساڵان توانایەکی ناوازە هەیە لە لای منداڵ بۆ لاساییکردنەوە. دەبینین ئەوان لاسایی هەموو شتێک دەکەنەوە کە دایک و باوک فێریان دەکەن. ئەمەش هەندێک جار دەرگیری هەندێک گرفتیان دەکات. کاتێک بۆ نمونە دەبینین قاپ و پەرداخەکان لە شوێنی خۆیان دادەنێن و ئەوان دەیانەوێت هەمان شت بکەن و لاسایی تۆ بکەنەوە. وای هەندێک جار ئێمە لە تواناکانیان کەم دەکەینەوە کاتێک کە تواناکانیان ئاراستە ناکەین بەرەو ئاراستەیەکی تریان دەبین. دۆزینەوە و لاساییکردنەوە یەکێکە لەو بەهرە ناوازانەی منداڵان و پێویستە لەسەرمان ئەم تواناییان گەشە پێ بدەین. ئەوان تەنیا لاسایی ئەو ناکەنەوە کە تۆ بە قەڵب و پەرداخەکان دیکەیت، بەڵکو لاسایی دەنگ و ڕەفتار و کاردانەوەی تۆ ئەوانی دیکەش دەکەنەوە. بۆیە ئەوان یان بەری ڕۆح یان کردەوەکانی جەستەمان پێ نیشان دەدەن. ئەمە پەیامێکی بەهێزە بۆ ئێمە. پاش قۆناغی لاساییکردنەوە دۆزینەوە دێتە سەر قۆناغی دواتر کە تێیدا دەیانەوێت خودی خۆیان بن. لە تەمەنی 3 ساڵاندا کوڕەکەت پێت دەڵێت من بابەم و سیارە لێ دەخڕم، و لە تەمەنی 4 ساڵان دەڵێت واتە من واتە ناوی خودی خۆی سیارە لێ دەخڕم، وەکو دەڵێت من زانیم کە من کێم. بابەتە سەر سوورهێنەرەکە بریتە لەوەی کە ئەگەر دقەتی ژیانی منداڵانی باوەڕداران بدەیت کاتێک کە دەگەنە تەمەنی 4 بۆ 5 ساڵان دەبینیت مەسیح قبول دەکەن لە ژیانیاندا، چونکە ئەوان دەیانەوێت ئەوە بەدەست بێنن کە تۆ هەتا. ئەمە بابەتێکی جوانە کە لە ڕێگای کردداری لاساییکردنەوە تووشی دەبین و نمونە و پێشەنگایەتی گرنگی زۆر گەورەی هەیە لە ژیانماندا. ئەمەش بێگومان تەحەدایە. زۆرێک لێمە دەخوازن کە حەلی ئەوەیان هەبێت بگەڕێنەوە بە ڕابردوو و هەندێک بابەت لە پەروەردەکردنی منداڵەکانیاندا بگۆڕن. بەڵام هاوکات وەکو ڕاپەڕینێکی ڕۆحی پێویستە پێشەنگ بین لە گەشە سەرنگدنی ڕۆحیدا لە ڕێگەی بەرکەوتنەوە لەگەڵ پەیامی یەزدان، چونکە زۆر جار پرسەکە پەیوەستە بەوەی کە خودی ستایل و شێوازی ژیانمان هێز و تین دەبەخشێت بەوەی کە دەیڵێن. ڕوونکردنەوەکەی پۆلس جوانە. کاتە لە یەکەم ساڵۆنیکیدا بۆ باوەڕدارە نوێیەکانی دەنووسێ و دەفەرمێ ئێوە خوددا شایەتن کە لە نێو ئێوەی باوەڕداراندا چۆن بە پیرۆزی و ڕاست و دروستی و بێگلەی ڕەفتارمان کردووە. ئێوە لێرەدا ئاماژە بە خودی پۆلس خۆی و تیمۆساوس و سیلاس و ڕۆشتن بۆ سالۆنیکیە. پێیان دەڵێت ئێوە ئەوەمان فێرکردن کە تیایدا ژیاین. لێکچواندنێکی باوک بەکاردەهێنێت و دەفەرمێت هەر وەک دەزانن کە ئێمە لەگەڵ هەر یەک لە ئێوە وەکو باوکێک کەڵسوکەوتمان کردووە. لە یونانیەکەیدا جەختکردنەوە هەیە، وەکو ئەوەی بڵێت ئێمە وەعزی یەک بە یەکتانمان کردووە. وەک چۆن باوکێک لەگەڵ منداڵەکانی خۆیدا هەڵسوکەوت دەکات، هانمان دەدان و ورەمان بەرز دەکردنەوە و لێتان دەپاڕاینەوە بە شێوەیەک بژین کە شایانی شانشینی خوددا بێت، ئەوەی کە بۆ شانشینەکەی خۆی بانگمان دەکات. لێرەدا نمونەی خێزان دەهێنێتەوە دەڵێت کە ئێمە نەهاتوین تەنیا بۆ ئەوەی خزمەتتان بکەین وەکو کۆمەڵێک، بەڵکو وەکو باوک یەک بە یەکی ئێوەمان پەروەردە کردووە، چونکە هەر یەکێک لە ئێوە جیاوازە لەویتر. ئەمە بنەمایەکی زۆر زۆر بەهێزەکە ئێمە دەبێت پێشەنگ بین و هاوکات مامۆستاش. بۆیە وەکو شوێنکەوتوانی مەسیح پێویستە نمونەیەک بین لە گەشەی ڕۆحی لە ڕێگەی بەرکەوتنمانەوە لەگەڵ پەیامی یەزدانی پیرۆز. ئەمە پرسێکی بنەڕەتیە بۆ شایەتمان بە ئەو جیهانی تیایدا دەژین. بنەماکە لێرەدا لە ئینجیلی مەرقۆستا و نمونەی جوتیارەکە بریتە لەوەی کە تەنانەت ئەگەر کاردانەوەی زۆربەی کەسەکان نەرێنی بوون دەبێت ئێمە پەیامی کتێبی پیرۆز دڵسۆزانە بگەینین لە ڕێگەی قسەکردن و پێشەنگیەوە.